بەپێی چەند دۆکیومنتێک زاوایەکی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا خاوەنی زۆربەی قازانجی پشکەکانی ڕێکەوتنامەی نەوتی نێوان هەولێر و ئەنکەرە. دۆکیومنتەکان کە لەلایەن تۆلگان تانشی پەیامنێری واشنگتنی ڕۆژنامەی حوڕیەتی تورکی بڵاوکراوەتەوە دەڵێت بیرات ئالبایراک زاوای سەرۆک کۆماری تورکیا سودمەندێکی گەورەی ڕێکەوتنامەی نەوتی هەولێر و ئەنکەرە کە ڕۆژنامەنووسەکە لە کتێبەکەیدا دەڵێت لە کۆتاییەکانی ساڵی 2011دا واژووکرا. ئەو ڕێکەوتنامەیە بنەمای سەرەکی ڕێک دەخات بۆ گواستنەوەی نەوتی هەرێمی کوردستان بۆ تورکیا و لەوێشەوە بۆ بازاڕەکانی جیهان. تۆلگان تانیش لە کتێبێکدا تەواوی دانوستانەکانی ڕێکەوتنی نێوان بەرپرسانی هەرێم و ئەردۆغانی ئاشکرا کردووە بەرلەوەی بچێت هەڵبژاردنەکانی حوزەیرانی ساڵی 2011ی ئەو وڵاتە و بۆ سێیەمین جار ببێتە سەرۆکوەزیرانی تورکیا کە لە دواتردا و لە یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیراندا ئەردۆغان ڕاستەوخۆ بڕیاری بەخشینی مافی داوە با کۆمپانیای پاور ترانسی نزیک لە زاواکەی خۆی. ڕۆژنامەنووسەکە بە دوواداچوونی کردووە بۆ ماوەی دامەزراندنی کۆمپانیای پاور ترانس و دەستپێکی هێناردەکردنی نەوتی هەرێم. پاور ترانس زۆرترین سودمەندی هێناردەکردنی نەوتی هەرێم بووە لە دوای ئەو بڕیاری ئەنجومەنی وەزیرانی تورکیا. کتێبەکە بە بەڵگەوە ئەوە ڕوون دەکاتەوە کە کۆمپانیاکەی زاوەکەی ئەردۆغان لە دوای هێناردەکردنی نەوتی هەرێمەوە تاوەکو حوزەیرانی ساڵی 2013 بڕی 700 میلیۆن دۆلار قازانجی کردووە. تۆلگان تانیش زانیاری گرنگی خسۆتە ڕوو لەبارەی تۆڕی پەیوەندیەکانی بازرگانی نێوان ئەردۆغان و کەسوکاری مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان. ڕۆژنامەنووسەکە ئاشکرای دەکات کە پەیوەندیە بازرگانەکان کۆتاییان هێناوە بە جیاوازیە سیاسیەکان لە نێوان تورکیا و هەرێمی کوردستاندا. دۆکیومنتەکان ئەوە ئاشکرا دەکەن ئاسایی بوونەوەی پەیوەندیەکانی نێوان تورکیا و هەرێم بە نێوەندگیری ئەمریکا بووە لە ساڵی 2007دا کە دوای 3 ساڵ تورکیا کونسوڵخانەی لە هەولێر کردەوە. سەردانەکەی ئەردۆغان بۆ هەولێر بە هەمان شێوە کاریگەری گەورەی هەبوو لەسەر بەهێزکردنی پەیوەندیە دیبلۆماسیەکانی نێوان هەولێر و ئەنکەرە کە زۆربەی کات نیگەرانی بەغدای بە دوای خۆی داهێناوە.